سڵاوتان لێبێت ئەمڕۆ بەرنامەی گەشتوان هاتوین بۆ دەرگەڵا لە دەرگەڵەوە بەوت و لە ڕێک کۆنانە ئەڕۆین بۆ دەیەک بەڵام ئەم تیمە پیان ئەڵێن تیمی ڕێگای زاگرۆس بۆ شاخەوانی ئەمانە ئەم تیمە بەناو ئەو ڕێگا کۆنانە ئەڕۆن ئەو ڕێگە کۆنانە ئەدۆزنەوە کە لە کۆنا بەکار هاتوو بۆ هاتوچۆ ئێمە لێرە و دەست پێەکەین ئێوەش لەگەڵمان بن بزانن بووە بەم ڕێگایە ڕۆین ئەشتین بۆ چۆ. چیای مامەڕوت چیای مامەڕوت یەکێکە لە چیا استراتژی و گرنگەکانی کوردستان کە 1900 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. لایەکی ئەم چیایە گرێدراوە بە ناحیەی وەرتێ و قەزای چۆمان، لایەکەی تریشی بە ناحیەی قەسرێ و قەزای چۆمان گرێدراوە. چیای مامەڕوت لە لای سنووری ڕواندز دەڕوانێتە دۆڵی خانەقا و کوندەکانی چنێران، چۆمبەڕوو، سەردڕە، بەرسوول. هەروەها لە سنووری چۆمانیش دەڕوانێتە سەرناحیەی قەسرێ و ماکۆسان. گرنگی ئەم چیایە لە جەنگەکاندا بریتی بووە، لە جەنگی یەکەمی جیهانیدا مەڵبەندی فەرماندەی شەڕکەرە ڕووسەکان بووە، لا شۆڕشی ئەیلول چەکی دژە فڕۆکەی لەسەر جێگیر کراوە. لە جەنگی نێوان ئێران و عێراقیشدا ئەم چیایە ڕۆڵی یەکلاکەرەوەی دەبینی، چونکە کۆنتڕۆڵی دەوروبەری خۆی دەکرد و بەردەوام بە مین داڕێژراوە. طبعاً ئەوە ئێمە لە تەڕی بەهاراین، هێشتا لەسەر چیای کارۆخ بەفرەبارێ، کەشێکی زۆر خۆش هەیە لەم ناوچەیە. کاگلاوین ئێمە لە دابەزینمانەوە لە دەی دەرگەڵەوە تا ئێرە سەسێرم کرد نزیکی 7 کیلۆمەتری ڕێک بە پێ هاتوین. جەنابەت وەکو سەرپەرشتیاری ئەم تیمی ڕێگای زاگرۆس بۆ شاخەوانی ئێرە ئەکەوێتە چووی ئەو شوێنانی کە پیا ئەڕۆن و بۆ ئەم ڕێگانەتان هەڵبژاردەوە بۆ ئێمە بەو ڕێگایانە هاتین. ئەتوانی بۆ ماشەڕەحکەی؟ بەڵێ ئەمە پارچەی 16 ئێمە 7 ڕۆژ ڕێگامان هەیە لە ڕێگای زاگرۆس، ڕێگای شاخەوانی زاگرۆسمان دروست کردەوە 4 ساڵە لێ دەستمان پێکریە بە ئیش لە ئەلقۆش تا هەلگوردە، لە منتیقەی ئەلقۆش تا هەلگورد ڕێگە یەک ترەیلە 16 بەشە. ئەمە بەشی پێش کۆتاییە، بەشی کۆتاییژی لە ڕەزان تا چۆمانێتە هەلگوردە. ئەمڕۆ لە گوندی دەرگەڵە دەستمان پێکرد، ئێستا لە گوندی ڕەژوگەریانین دەچنە تا گوندی ئۆمەراوە و ڕەزە. ئەمە تقریباً 12 کیلومترە تا ئێستا 7 کیلومتر هاتوونە. لەبەرشی ئەم ڕێگا هەڵبژار ڕێگایەکی قەدیم هەبوو، بەڵام کەسی تر بەکار نەدێنە، چون سیارە ئەوانە بەکاردێنان. ئیتر ئەم سیارە ڕێگای قەدیمان پیا کرد، دووبار هاتنەوە 4 ساڵە لەگەل هاوڕێم لیۆن مەکارۆن کە خەڵکی ئێرلندەی شەمالیە دەستمان پێکرد کە ئەو ڕێگای قەدیم ترەیلێکی دروستکردنەوە کە هەموو جیهان، چۆن لە ئوردن هەیە، لە مەسر هەیە، لە فڵەستین هەیە، لە سینا هەیە، لە مەسر، لە ئیسپانیا، لە هەموو وڵات هەیە. کەم چەند ئامانجماندانە بۆ ئەو بەرنامە بۆچی ئەو ڕێگامان دروست کرد شاخەوانی جیهانی بێن کوردستان ببینن. ئێمەژی وەکی خەڵک ترەیلمان هەبێ کە 80 گروپی شاخەوانیمان هەیە لە کوردستان بێن سەر ئەم ڕێگای زاگرۆس بڕۆن سروشتی کوردستان ببینن. زۆر باش کاکلاوی، من حەزەکەم ئەمانە بە چڕۆپڕی لە دیبیتێکا باسکەین کە هەمومان دانیشین ئەی چۆن ئەم گروپە دروست بوو لە کەسانی بیانی و ناوخۆی چۆنێکتان گرت؟ ئێمە بیدایەت 2016 لیۆن مەکارۆنم ناسی کە ترەیل دیزاینەرە، ڕێگا پیا دەکەی لە ئوردن و فڵەستین و مەسرۆوانە ئەزمموی زۆری هەبوو. دیکومنتەرێکمان کرد لەسەر شاخی کوردستان، ئایدیەمان هات ئەو کاتە لە ئامیدیە بوون، ڕێگایەک لەسەر شاخماندی تەروەکی زۆر ڕێگایەکی زرا بوو. لیۆن گوتی ئەو ڕێگا دەشێ بۆ کوێ؟ پرسیارمان کرد، گوتیەوە ڕێگای مووسڵی قەدیمە،
دەرگا کۆنەکەی دەرگای زێباری ئامیدی دەرگای مووسڵ هی بەرەو غەربی غەربی ڕێگایەکماندیت لەسەر شاخ لیۆن پرسیاری کشوانێک لەوێ بوو گوتمانە ئەو ڕێگا دەشێت گوتی ڕێگای مووسڵی قەدیمە جاران 100 ساڵ پێش یان بێرجە سیارە و تەیارە ئەوانە هەبێ ڕێگا هەبێ خەڵک بازرگانی باشە چێژی خۆشی ئەوە لە چوایە کە تۆ ئێستا بەو ڕێگە کۆنانە ئەڕۆیت کە کۆن هەبووە و چۆن ئەزانن ئەم ڕێگانە ڕێگا زۆر لە ناو شاخەکانە چۆن ئەزان ئەمی کە ئێستا پیا ئەڕۆن ئەمە ڕێگایکی کۆن بووە کە قافڵی پیاڕۆشتووە و ڕێگای سەرەکی بوو ئەوە چۆن پێتانزانی ئەو ڕێگا بە ئاسانی دەشێ ڕێگا هەیە زۆر سەختە ئەو ڕێگای ئەسلی نینە ئەو ڕێگا تازە دروستکراوە ڕێگای ئاسان بێ و هەموو پێکەوە کۆنێکت بێ ینی هەموو پێکەوە ڕەبط بێ ئەو ڕێگایی دروستە تەمان لە خەریدۆ دەمەشا دەکەن لە گوند پرسیار دەکەن هەر لە گوندێک تا گوندە بچن دەبێ کەسێکی خەڵکی ئەو گوندە لەگەلمان بێ پرسیاری دەکەن و خۆشی ئەوەیە کە تو لە ناو سروش دەبێ تەندروست دەبێ هەر زۆر شوێن هەیە لە وڵاتی خۆتە یەکەم جار دەبینێ هەر ینی زۆر زۆرەوەی هەیە زۆر قازانجی تێدا هەیە ینی هەستێکی دەکێت کە لە ناو سروشتی تەندروستی ژیانی گوند و کوردەواری دەبینی دەستخۆشکەواتە ئەواکەین بە بابەتێکی زۆر گرنگ لە دیبێتی ئەمڕۆی بەرنامەکەمانە هەموو بە کۆمەڵ باسی ئەەکەین دوای جەنابش دوایچم وەلای کاگە ئەحمەد شتێکت پێوتم ئەو ڕێبەریە ئەمە زۆر مهمە مەزۆی پرسیاریشم لەو هەیە کەواتە با بچینەوە بۆ لای جەماعەت ئێمە ئەمانەکەین بە مۆزوعێک بۆ دیبێتەکەمان فەرموو. تیمی ڕێگای زاگرۆس بۆ شاخەوانی تیمێکن لە کۆمەڵێک جۆرنالیست و لە کۆمەڵێک ڕۆژنامەوانی بیانی و خەڵکی خۆماڵیش بەشدارن لەگەڵیانە ئەم تیمە بەردەوام لە گەڕاندان سوود لە سروشتی کوردستان ئەبینن خۆشیان شاخەوانیەکەن شاخەوانیشن ئەنجا ئەم بیرۆکەی کە دروستیان کردووە ئێمە مەوزوعی ئەمڕۆی بەرنامەی گەشتوانە بێ بزانین ئەم بیرۆکەی چۆن هاتوو سۆلیۆن بیرۆکەی ئەمەی کە ڕێگای کۆن بدۆزنەوە لە کوردستان بۆچی؟ لە سەرەتادا بیرۆکەکە ئەو کاتە دەستی پێکرد کە لەگەڵ لاوین بووم لە ئامێدی ساڵی 2017 تێگەیشتم ئەم ناوچەیە زۆر بەناوبانگ و جوانە بەڵام کە گەیشتی ناوێ بینیمان ڕێگایەکی بچووک هەیە لە دەرگای قەڵاتەکەوە دێتە دەرەوە پرسیارمان کرد وتیان ئەوە دەرگای کۆنی مووسڵە پێشتر ڕێگای گوێدرێژ بووە بۆ مووسڵ کە بە 3 ڕۆژ بە مووسڵ دەگەیشتی لە هەموو ئەو وڵاتانی سەردانم کردوون هەوڵی تێکەڵبوونی شارستانیەتی ئەو وڵاتەم داوە هەوڵم داوە هەموو ئەو ڕێگایانەی هاتوچۆیان پێداکراوە بیان ناسن بۆ نمونە ڕێگای هاتوچۆی خەڵک ڕێگای هاتوچۆی شوان و مەڕەکان هەروەها ڕێگای هاتوچۆی بازرگانی بۆ ئەوەی بیرۆکەی تێکەڵبوون و هاتوچۆی خەڵکم بۆ دەرکەوێت بۆیە من و لاوین بڕیارماندا بیرۆکەکانمان ڕێک بخەین و گروپێکی ئاوا دروست بکەین بۆچی ئەتەوێت ئەم ڕێگانە بەکاربێنی ئەم ڕێگە کۆنانە بدۆزیتەوە بەکاریان بێنیت سوودەکەشی چییە؟ لەبەر ئەوەی کاتێک سەیری ئەم ڕێگایانەی دەکەی زۆر ئاسان دیارن بەڵام کاریگەری گەورەی لەسەرمان هەیە شتێکی جیاواز ئەبینی کە سەرنجت ڕاکێشێ لەو ڕێگە کۆنانە کاتێک بەهێمنی بەم ڕێگایاندا دەڕۆی زۆر باشتر تێدەگەی چونکە ڕاستەوخۆ بە شوێنەکانەوە بەسراوەتەوە بۆ نمونە کاتێک من لێرە گەشت دەکەم دەتوانم ناوچەکە ببینم بەفرە و دارەکان جوانن هەروەها ئەو ڕێگایانە لەبەر ئەوە هەن چونکە دروستکراوی خەڵکن باسی ئاسەواری باسی شتی مێژووی و کرد یەکێک لەو شتانەی کە سەرنجی ڕاکێشابی لەو شوێنە شتی مێژووی گرنگ چی و بینیوە ئەو شتە مێژویانی کە ئەی بینیت لەو ڕێگانە ئەو بەستێتەوە بەو ڕێگە کۆنانە یعنی کۆنتاکتێکە بۆ دروستە بێت لەوەی کە ئەو ڕێگە کۆنانە و ئەو شوێنە مێژویانی کە لەسەری بێت چ گرنگێکە بۆ لا دروست ئەبێت ببینینی ئەو شوێنە مێژویانە
لەبەر ئەوەی شوێنەکان زۆربەیان مێژووین زۆر گرنگن چونکە سەدان ساڵە بوونیان هەیە لە نێوان هەر شوێنێکی مێژووی ناوچەیەک بۆ ناوچەیەک ڕێگایەک هەیە ئێمە وەکو لێکۆڵەری ڕێگا تەنیا لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە دەڕۆین پرسیار لە خەڵک دەکەین ڕێگەکان بۆ کوێ دەڕۆن و مەبەستیان لە دروستکردنی ئەم ڕێگایانە چی بووە؟ کاگلاوین لەگەڵ لیۆناکەیەوە کارەکەن بێکەوە ئەم تیمەتان دروست کردووە نیازتان هەیە ئەم تیمە فراوانترکەن گەورەترکەن یان بیکەن بە چەند تیمێک و زیاتر ڕێگای زیاتر بدۆزنەوە بێگومان ڕێگامان درێژ دەبێت بەڵام نابنە تیم و تیم هەر یەک تیمن تیمەکە گەورە دەبێت بەس نابێتە تیمێ جیاواز هەر کەسێ بەخۆی ئیشکێ یەک تیمە بەڵام تیمەکە ملیۆن دەستمان پێکرد تەنها بوون ستا تیمەکەمان 4 کەسی سەرەکینە 10 گایدمان هەنە کەسی لۆکاڵمان لەگەڵ لەن ستێکهۆردەرمان هەنە خەڵکی گوندەکان زۆر لەگەڵمان ینی تیمەکەمان زۆر گەورە بووە تیمە گەورە دەبێت بەس یەک تیمە هەر یەک تیمە بەڵام گەورەتر دەبێت و ڕێگاژی ینی لە 15 کیلومتر دەستمان پێکرستا 220 کیلومترمان هەیە ڕێگای زاگرۆس لە ئەلقۆش تا هەلگورد و بێگومان ئەمە جاری هەر یەک ڕێگایە ئەمە یەک ڕۆژ بوو یەک ڕۆژ لە زاگرۆس تریل بوو زاگرۆس تریل هەر ڕۆژێک ستێپەکە لە گوندێکدا کوندێک دەچن ئەوە ڕۆژی یەکەمە ڕۆژی ئەمە بەسمەوە هەمی بەستراوەوە بێکەوە هەموو بەیەکەوە یەک ینی هەر بێ ڕاوەستان لە یەکەم ڕۆژ دەست پێ بکەیت تا ڕۆژی کۆتایی لە شوش ئێستا دەست پێ بکە حتا چۆمان هەر یەک ڕێگایە هەر بێ ڕاوەستان هەموو یەک ڕێگایە 220 کیلومترە ئەمە یەک ڕۆژەوەی ئەمڕۆمان پێکەوە شاخوانیمان کرد یەک ڕۆژ بوو هێشتا مایەژی بەسێمە تقریبان 70% لە ڕۆژەکەمان ڕۆژی واهەیە 17 ڕۆژمان 17 ستێپسمان هەیە ئاخر شوێن باشە ئەی لە هەوڵدان بۆ ئەوی کە لە شارەکانی ترۆچێنەکانی کەشە ئەو ڕێگە کۆنانە بدۆزنەوە طبعاً بەوەژی هەر ئامانجی مەیە درێژیکن وەکی خۆی نەمینێ بەڵام بە دەبێ هەر ئەوە 4 ساڵە حتا ئەو 220 کیلومترمان دانایە چۆن ئەم ڕێگانە ئەدۆزنەوە هۆکانی لە ڕێی چیەوە ئەم ڕێگا کاڵێن ئەمە ڕێگای کۆن بۆ بەکار هاتووە تا ئەم ڕێگە تازانی کە ئێستا سەردەمیانەکە هەیە ئەوانە ڕێگەی هاتوو چۆی قافڵی و خەڵکو و تیجارت و زۆر شتوەکی لیۆنیش باسی کرد چیە ئەم ڕێگانە ئەدۆزنەوە زۆر ڕێگە ڕێگایی بازرگانی قدیمی کەرکە پرسیاری خەڵکی مەحەلێ پرسیاری خەڵک دەچنە ناو گوند لە گوند دەمینن خەڵک لە شوان پرسیار دەکەن لە پێش بەرگەی کەون کاتە لەو پێش من پرسیارەکەم بۆ لەو پێش هیچ ماپێک هیچ لەسەر هیچ ماپی ناچن بەڵام بە پرسیاری خۆتانی ماپی جیۆگرافیمان لەگەڵ خۆتان ئەمە هینێکی تازای بۆ دروستکەن ماپێکی تازای طبعاً ئەوە بەسەوە ئاخر مەرحەلەیە ئەوە مەرحەلەی کۆتایی تریلە کە سێفتی یەکەم شت سێفتی بزانن ئەمانە هەموو سێفتیە ئەپلیکیشنی بۆی دروست دەکەن کەتەلۆگی بۆی دروست دەکەن وێبسایتی بۆی دروست دەکەن ماپی بۆی دروست دەکەن بەسەمە ئاخر مەرحەلەیە تا هەموو شت کۆتایی پێوێ کە بە هەزاران بە سەدان شاخەوانی جیهانی بێن لەم ڕێگا دەبڕۆین شاخەوانی ئێمە 8 گروپمان هەیە لە کوردستان هەر گروپە کەمیکەم 25 ئەندامی هەیە ینی بە هەزاران شاخەوانی کوردمان هەیە لە کوردستان دەمێ وانە هەموو بێن لەسەر ڕێگای زاگرۆس شاخوانی بکەن پێی خۆش بێ کاملی 16 ڕۆژ بڕۆی 2 ڕۆژ بڕۆی 3 ڕۆژ بڕۆی ماپی هەبێ ئەپلیکیشنی هەبێ لە موبایل کاتە لەو ماپەوە یەمەلای ئیملی لەو مەسلەی ماپەوە ئیملی تۆ کۆی کە کامێرە پێ بەردەوام ئەجا سوودی لێ وەرگرتووە ئەم ڕێگانی کە ئەڕۆن فۆتۆی گوندەکان بگرن فۆتۆی ڕێگەکان بگرن بۆیە لە ئەخیرا کە ماپێکتان دروست کرد بیکەن بە گایدێک بەکار بێت شتیوا بەنیازن بیکەن ماوەی 3 ساڵە من فۆتۆی ژیان لەم ڕێگایە دەگرم لە سەرەتادا کە دەستم پێکرد بە ڕێگاوە فۆتۆم دەگرت فۆتۆی ئەو کەسانم دەگرت کە لە ڕێگا لەگەڵم بوون لە دوای بڕینی 500 بۆ 700 هزار کیلومتر بڕیارمدا بۆست بۆیە لە لادەکان دەوەسام لەگەڵ خەڵک گفتوگۆمە کرد هەتا ڕێگاکان بدۆزمەوە ئەو ڕێگایانە لە کۆنەوە دروست کرابوون کە هەبوونیان بەهۆی بەکارهێنانەوە بوو لەگەڵ ئەوەشدا بەشێکی گرنگی دروستبوونی ڕێگاکان خەڵکەکەی خۆی بووە بۆیە زۆر گرنگیمدا بە دەغڵ و دان و کشت و کاڵ و ئەو هۆکارانەی کە ڕزگارکردن و هۆکاری بەردەوامبوونی ژیان لە کۆی ئەو شوێنانی گەڕاوی لە کۆی ئەو فۆتوانی کە گرتوتە ئەوی کە باست کرد چەند دیمەنی جیاواز چەند ستۆریکی جیاواز هەیە گرتوتە بەڵام هیچ شتێکت دۆزیۆتەوە بە پێبەپەی ئەم ڕێگانەی کە ئەڕۆن لەگەڵ ئەم دیانی کە ئیبینن و خەڵکانی بینن بەدە لەو هەموو فۆتۆ جیاوازانەی کە گرتوتە و سەرنجی ڕاکێشایت هیچ شتێکت دۆزیۆتەوە کە
ستۆری لاینێکە بۆ دروستکە لە فۆتۆکانە بتانی بەکاری بینیت هاوشان لەگەڵ ئەو ڕێگە کۆنا لەگەڵ ئەو لادێ و خەڵکانی کە ئیبینی لەگەڵ ئەو فۆتوانی کە گرتوتە بەڵام خەتێ بدۆزی تۆ بیکەی بە ستۆری لاینی ئەو ڕێگایە و بشتوانن بە گایدێک وەکو ستۆری لاینێک لەگەڵ گایدەکە بیکەن بە ماپێک هیچ شتێکی وا بیرۆکێکی وا بواتەوە. بە دڵنیاییەوە هیوادارم بتوانم وەک ئەرشیفێک بەکاریان بێنم نەک تەنیا شتەکان بە سادەی پیشان بدەم لە نێوان کەسانی ئەندام لە گروپەکەم هەروەها من ماوەی 3 ساڵە لەم ڕێگانە وێنە ئەگرم لە ماوەی ئەم 3 ساڵەدا زۆر شت گۆڕاون. بۆ نمونە یەکێک لە لادێکان پێشتر بۆ کێڵانی زەوی گاسنیان بەکاردێنە کەچی ئێستا تراکتۆر بەکاردێنن لەبەرەوە دەبینم زۆر شت هەیە کە بوونیان نامێنێت کاری فۆتۆگرافەری کارێکی گرنگە بۆیە من دەمەوێت ئەو کەسانی کە سەری فۆتۆکار مەکەن چێژی لێ ببینن و لە یادیان بمێنێتەوە. کاکلاوین باسی ئەوەی کردوتی لە کوردستانە نزیکەی 80 گروپی شاخەوانی هەن هەڵبەتە ئامانجی ئەوان و وەرزشی ئەوان جیاوازە لەمەی ئەم تیمی زاگرۆسە. حەزەکەم وەکو هاونیشتمانیی ئێرە ئەو هەستت چۆنە کە بۆ ڕێگا کۆنانی کە ڕێی بازرگانی کۆن بۆ ڕێ خەڵ بۆ پێشێم ڕێگان دروست بێ ئەو جیاوازیە لە بینی شاخەوانی و ئەمە چییە و ئەو هەستت چۆنە؟ چۆن نەزانیت ئەم وڵاتە هەموو شوێنێکی مێژووە وایک هەموو شوێنێک مێژوویە هەموو شوێنێک کۆنا و هەموو شوێنێک کە پێدا تێپەڕیت هەموو ڕێگایەک ستۆریەکی جیاوازی هەیە مێژوویەکی جیاوازی هەیە بەڵام هیچ شوێنێک نییە کە بێمانە بێت یان مێژوویەکی نەبێت بۆیە زۆر یعنی هەستێکی زۆر جیاواز زۆر سپەشەڵ و گرنگە بەلامەوە کە لەسەر خۆڵی وڵاتەکەی خۆماڵم و چەندان کەسانی تر لە هەموو دنیاوان دێن لە هەموو وڵاتانی ترەوە لەگەڵمانەڕۆن یعنی هەست بە گەورەی ئەکەنکەوە ئەم شوێنە جوانانەمان ئەبینن چونکە ئەم وڵاتە بەس شەڕ نییە و ئەبێت یعنی ئەبێ لایە جوانەکانیش ببینین بەڵام هەستێکی زۆر زۆر سپێشەڵە چونکە کە لەسەر ڕێگای زاگرۆس ئەڕۆین زۆر شوێنەواری کۆنی هەیە شوێنەواری تاریخی هەیە هەر گوندێک کە پێدا تێپەڕیت چیرۆکێکی جیاوازی هەیە کە خەڵکەکە بە خۆیان بۆت باس دەکەن هەروەها تێکەڵاویمان لەگەڵ ئەو خەڵکانە یعنی خەڵک هەیە هەر خەڵکی وڵاتی خۆمانن بەڵام شارێکی تریان گوندێکی جیاواز بۆیە نایەن ناسین ڕەنگە لە ئێمە جیاواز بن ڕەنگە زۆر شتیان کلتور فەرهەنگ و کلتوری جیاواز زۆرێک لەو شتانە و زۆر شت هەیە کەوا ئێستا لە شار نەماوە لەو کلتورانە بەڵام لە گوندەکان دەبینی ئەوەش زۆر خۆشە دەستخۆش زۆر زۆر جوانە ڕاستەکەی ئەگەڕێمە بۆ لای کاکلیۆن باسی زۆرشمان کرد بەڵام ئەمە دووشتی گرنگ لە قسەکانمانە بێنمە دەرێ ئەو دووشتە گرنگە سوودی دۆزینەوەی ئەم ڕێگایانە چییە بۆ خەڵکی بیانی وەکو ئێوە سوودی ئەم ڕێگانی کە ئەیدۆزنەوە کە خەڵکی بیانی یان خەڵکی خۆماڵی بۆ شوێنانە ڕۆشت سوودەکەی بۆ خەڵکی لۆکاڵ و خۆماڵی چییە لەو ناوچانە؟ سوودێکی سەرەتایی ئەوەیە کە لە ڕووی ئابوووریەوە دەتوانی سوودی لێوەربگری لە نێوان کۆمەڵگەکاندا بۆ نمونە ڕێگەی زاگرۆس 35 کۆمەڵگە بەیەکەوە دەبەستێتەوە لە ئەلقوشەوە بۆ هەڵگورت ئەمە ڕێگە خۆشکەرە کە خەڵکی ئەم ناوچەیە بتوانن ببنە ڕێنیشاندەر بتوانن لەسەر ڕێگاکان مۆتێل دروست بکەن بۆ یارمەتیدانی ڕێبواران جگە لەو یارمەتیدەرە بۆ هێنانی گەشتیار بۆ ناوچەکە ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کاتێک تۆ لە ناوچەیەکدا دەژیت و بۆ ماوەی زۆر تێدا دەمێنیەوە پێویستە کەسانێک لە دەرەوە بێن و سەرنج و تێبینی دەربارەی ناوچەکەی تۆ بدەن ئەو کەسانە دەتوانن لە چاوی خۆیانەوە باس لە جوانی ناوچەکەی تۆ بکەن و باس لە مێژووی تۆ بکەن هەروەهاوە بیرهێنانەوەیە بۆ خەڵکی ناوچەکە کە چەند گرنگە لەم ناوچەیەدا دەژین و چۆن پارێزگاری لە ژینگەی ناوچەی خۆیان دەکەن چونکە هەندێک لەم شوێنانە گرنگی مێژوویان هەیە بۆ دەرخستنی ئەمەش کۆمەڵک گروپ و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانی گەشت و گوزار و شوێنەوار سەرنجی زیاتر دەخەنە سەر ناوچەکە و گرنگی تایبەتی پێدەدەن هەروەها خەڵکی ناوچەکە دەناسیت و پەیوەندیان لەگەڵ دەگری کە بە هیچ شێوەیەک لە خەیاڵتدا نەبووە کە ڕۆژانێک بیان ناسی زۆر زۆر سپاس بۆ هەمووتان بۆ ئەمانە کەواتە ئەم ڕێگانە گرنگی زۆر زۆرە چۆن بۆ ئەمان گرنگیکی تایبەتی هەیە
بۆ خەڵکی ئەم ناوچانەش گرنگێکی زۆر تایبەتی حەزەکەم ئەو گرنگیانە لە کەسێکی خۆماڵی ئێرەوە بپرسم کە بەردەوام لەگەڵیانەوە ئەو ڕێنیشاندەر و ڕێبەریانە دوای ئەم دیبیتە حەزەکەم ئەویش بدوێنم بە ئەو بە جوانی بۆمان باس کات کە سوودی چێ بۆ خەڵکی ئێرە دۆزین ئەو ڕێگەیان و هاتنی ئەو خەڵکانە بۆ ئێرە. میناخان وەکو شاخەوانێکی کورت چاستێکت هەیە کاتێک کە لەگەڵ تیمی زاگرۆسە ئەو ڕێگانە بەڕێ ئەەکەن هەستت چییە و چی فێر ئەبی لەو ڕێگانە؟ بەڕاستی من زۆر دڵخۆشم کە ئەم پرۆژەیە لێرە دروست کراوە کە بەردەوامیشن لەسەری بۆ ئەوەی زۆر گرنگە ئێمەش لێرە ڕێگای شاخەوانیمان هەبێتن. ڕێگای زاگرۆس پرۆژێکی زۆر مهمە کە هەمان بێ لێرە وەکو ئەمریکا لە ئەمریکاوە هەیە، لە جۆردن ترێل هەیە، لە مسر هەیە، بۆچی لە کورسان نەبێت سروشتێکی ئاوە جوانمان هەیە و شاخی جوانمان هەیە بۆ ئیسیفادە نەکەین و ڕێگایەکی ئاوە دروست نەکەین. ئەوەی ئەزانم جەناب 3 ساڵە لەگەڵ ئەم گروپای پێشڕەویان ئەەکەی ڕێبینینیان بۆ ئەەکەی سوودی ئەم گوندانی کاکەونە سەر ئەم ڕێگانە هەستەکەی ئەمان ئەتوانن چ سوودێ بگەنن بە گوندنشینانی ئەو شوێنە ئەو گوندیانە کە ئەکەونە سەر ئەو ڕێگایە ئەتوانن ئێوە چی بکەن بۆی کە سوود بۆیان بگەنن سوود بە خۆتان بگەنن لە ڕووی بازرگانی و گەشتیاری و لە زۆر ڕۆوە زۆر ئیسیفادەمان لێکردێت لەو ڕۆژنامەنووسانە ئەو ڕۆژنامەنووسانە کاتینە ئەو ڕێوبانانە کە ئازانین زۆر لە ڕێوبانانە ئەمە شارەزانە وەکو لە ڕێسکە و ڕێکوێرەکانی ئەو کوردستانی شارەزانانی وەکو چاودێرێک ئەمن لەگەڵیاندامە هەموو لە شاخانە لە هەندرێن کارۆغ مامەڕوت هەتاگاتە سۆمان و ئاجۆمەران ئەمکون بەکون شارەزانمە لەو سروشتە جوانەی هەستەکەی و گوندانی کە ئەکەونە سەر ئەو ڕێگایە کە ئەمان پیاڕۆن و ئەگەر گەشتیار بێت سوودی بۆ خەڵکی ئێوە گوندنیشیان چی ئەبێت؟ بە تایبەتی لەو مەتعەمەکان ئەو چێشخانەی دەوروبەری سەجادەی ڕۆنستەکان وتێلەکان لە هەموو خەڵکەتی ئیسیفادیان زۆرە بەڕاستی ئەمە زۆر ئیسیفادەمان لێکرد بەخۆم ئیسپارەم لێکردینە زۆر باشە دەشخۆش زۆر سپاس کەواتە ئەم ڕێگایە سوودی بەس بۆ ئەو گەشتیارانە نییە سوودی بەس بۆ ئەم تیمە نییە ئەمە سوودێکی درێژخایانی هەیە بۆ ئەو گوندنشینانی کە ئەکەونە سەر ئەو ڕێگایانە ئەتوانرێت بە چەندین ڕێگا ببوژێنەوە ئەتوانن بە چەندین ڕێگا سوود ببەخشنەوەی کە هەر گوندێک ماڵێک دروستکەن بە شێوەیەکی کللتوری بۆمانەوەی ئەم گەشتیارانە شەوان ئەتوانن بێجگەلەوە دوکانی پچکۆلە دروستکەن کە شت بفرۆشنەوە شتی یادگاری ئەتوانن ئەو وڵاخانە بە شێوازی جوان بڕازێنەوە بۆیە سوودی لێوەرگرن بۆ چوونە سەر شاخ بۆ هاتنە خوارەوە لەبەر ئەوە هیوادارم ئەو ڕێگانی کوردستان هەمووی ئەو ڕێگا کۆنانە دیسان بژێتەوە هەمی بێکەوە ببەسترێتەوە چونکە زۆربەی ئەو گوندانە لەسەر ئەو ڕێگا کۆنانن هیوادارم ئەم ڕێگانە هەمووی بێکەوە ببەسترێتەوە و ئێمەش شارەزا ببین لەوەی کە چ ڕێگایەک هەیە لە کۆنا بەکار هاتووە تا بەرنمەیەکی تری گەشتوان بەیەک ئەگەینەوە هەر شاد و بەختەوەرن. It's getting dark to see. I feel I'm knocking on the heaven's door. Knock, knock, knocking on the heaven's door. Knock, knock, knocking on the heaven's door. Well, I hope you won't see me in my ragged company. You know I could never be alone. Take me down, little Susie, take me down. جاوكم هارچن تو به وفا بی هرچن با دلم مای جفا بی جاوكم هارچن تو به وفا بی هرچن با دلم